ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی کامیاران، بڕینەوە و تاڵانکردنی دارستانەکانی دەوروبەری شاری مەریوان، بەردەوامی هێرشی هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک، لە سێدارەدانی دەبەنکراو لە زندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و کوژرانی فەرماندەیەکی باڵای حیزبوڵای لوبنان لە بەیروت. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری کامیاران. بەپێی راپۆرتەکان ڕامین محەممەدی و محەممەد دەشتی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری کامیاران و لە ئەندامانی بنەماڵی پژمان فاتحی بەندکراوی سیاسی لە سێدارەدرا و سەرڕای تێپەڕبوونی 14 ڕۆژ لە دەست بە سەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو هاوڵاتیە ڕۆژی دووشەممە 9 خەزەڵوەری 1404 هەتاوی بە هێرشی کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی داری تڵاعاتی شاری سنە و کامیاران بۆ سەرماڵی دایکی پژمان فاتحی بە بێ بەڵگەی قەزای و بە تونند و تیژیەکی زۆرەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە لە شاری سنە کراون. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونەوەی بنەماڵی ئەو دوو هاوڵاتی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان هێزەکانی ڕژێم نەک تەنیا وەڵامیان نەداونەتەوە، بەڵکو بە ئەو پەڕی بێڕێزیەوە هەڵسو کەوتیان لەگەڵ کردوون و تاکاتیدا ڕشتنیەم هەواڵش سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. پرۆژەی دانانی دەیان کامێرای چاودێری لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە لە شاری بانە. بە پێی دوایین زانیاریەکان هێزە ئەمنی و سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بڕیاریان داوە لە مانگەکانی داهاتوودا دەیان کامێرای چاودێری لە ناوچە جیاوازەکانی شاری بانە بە مەبەستی پشکنین و ڕێگری لە کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵک دابمەزرێن. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماکانی دامەزراندنی کامێرا چاودێریەکان لەسەر فەلەکە سەرەکیەکانی ئەو شارە کە بریتین لە جادە سلێمانی، خوارەوەی هۆتێلی ئاریان، مزگەوتی ئیقباڵی، نەخۆشخانەی ڕەزایی و هەروەها دایان خاڵ و ناوچەی دیکە لەو شارە بەجێکراوە و بڕیارە بە پشتیوانی فەرمانداری ئەو شارە و هەروەها کۆنتترۆڵی هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی داهاتوودا کامێراکان دابمەزرێنن. بڕینەوە و تاڵانکردنی دارستانەکانی دەوروبەری شاری مەریوان. بە پێی راپۆرتی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕۆژی هەینی 1 سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی کە بریتین لە دەیان کەسی چەکدا دەستیان بە بڕینەوە و تاڵانکردنی دارستانەکانی دەوروبەری شاری مەریوان کردووە. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون بەهۆی چالاکیەکانی ئەو کەسانی بەرەیەکی زۆر لە دارستانەکانی ئەو ناوچێ لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوودا لە ناوچوون و ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیم نەک تەنیا بەر بە چالاکەکانیان ناگرن، بەڵکو تەنانەت وەڵامی ژینگە پارێزان و ئەنجومەنە ژینگەیەکانی ئەو شارەش نادەنەوە. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی چالاکیەکانی چەند گروپێکی هاوشێوە بەرەیەکی زۆر لە دارستانەکانی ئەو ناوچێ لە ناوچوون و کاربەریەکانیان بۆ زەوی کەشاوەرزەی گۆڕدراوە. بەردەوامی هێرشی هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک. ڕۆژی ڕابردوو هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا هێرشیان دەژ بە هێزەکانی سووریای دیموکراتیک لە چەند ناوچەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەست پێ کردووە. بە پێی دوایین راپۆرتەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی کانتۆنی دێرەزور و شاری غرانیج چەند خاڵی پشکنینی سەر بە هێزەکانی سووریای دیموکراتیک لەلایەن ئەرتەشی حکوومەتی کاتی سووریاوە کرانە ئامانجوو بەهۆیەوە شەڕوانێک بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی قەسەدە لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە کە شەڕوانان لە چوارچێوەی مافی خۆپارێستنی ڕەوادا و وەڵامی هێرشەکانیان داوەتەوە و کۆمەڵێک لە هێزەکانی حکوومەت کوژاون یان بریندار بوون. کۆبنەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی خارک و سیری ڕۆژی یەکشەمە 2 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی خارک و سیری دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بەداخوازیەکانیان کۆبوونەوە. بە بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی و
هەروەها هەڵکردنی پلاکار خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سنعەتی نەوت بوون. بەردەوامی ئاگری دارستانەکانی نەمنەق لە شارستانی جۆلفە. بە پێڕاپۆرتەکان ئاگری دارستانەکانی نەمنەق سەر بە شارستانی جۆلفەی ئازەربایجانی ڕۆژهەڵات بۆ ماوەی 4 ڕۆژە. هێشتا بەردەوامە و بەرەیەکی زۆر لە سروشتیە و ناوچەیە لە ناوچووە. بە پێوێنانەی کە بەدەستمان گەیشتن و ئاگری دارستانەکانی و ناوچەیە بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی و نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ کوژاندنەوەی ئاگر ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر دەبێتەوە و مەترسی گەیشتنی بەناوچەکانی نیشتەجێبوونی خەڵک هەیە. شایانی باسە لە سەرەتای دەستپێکردنەوەی ئەوە ئاگرەوە خەڵکی خۆبەخش و ژینگە پارێزان هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیان داوە، بەڵام بەهۆی نەبوونی ئیمکاناتی ئیمەنی و پێویست بۆ کوژاندنەوەی ئاگر نەک تەنیا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە، بەڵکو مەترسی لەسەر گیانیشیان هەیە. ناڕزایەتی شۆفێرانی کامیۆن لە شاری جیرۆف. ڕۆژی یەکشەممە دوی سەرماوەست کۆمەڵێک لە شۆفێرانی کامیۆن لە شاری جیرۆف دژ بە گەڵاڵەی نوێی باجی دەوڵەت لە بەردەم وەزارەتی سەمتیە و شارستانە کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای کەمکردنەوەی پشکی سوتەمێنی کامیۆنداران و هەروەها لەسەرەوە بوونی نرخی کەلوپەلی کامیۆن سەپاندنی ئەم گەڵاڵەیە لەسەر شۆفێران گۆشارێکی ئەجگار زۆری ئابووری خسۆتە سەریان و دۆخی ژیانیان لا خراپیدایە. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکە داخوازیاری کەمکردنەوەی نرخی کەلوپەلی کامیۆن، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان و هەروەها پێدانی پشکی سوتەمەنی کامیۆنداران بوون. مانگرتنی کرێکارانی کانگەی مستی جانجای نیمروز. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی کانگەی مستی جانجای نیمروز سەر بە پارێزگای سیستان و بلوچستان دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتایی هاتنی گوشارەکانی حراسەتیە و کەنگایە لەسەر کرێکارانی ناڕازی بوون. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 8 بەندکراو بەناوەکانی ڕەحمان مەولودی، محەممەد حسێن ئەکبەری، محەممەد ڕەزا پیرهادی، کیان و شادمان، محەممەد ڕەزا بەشارەت، سەجاد حەبیبی، ئیلیاز ڕەحیمپور و عەلی شەعبانی بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانەکانی سپیداری ئەهواز، دێسفول، بروجێرد، لاکانی ڕەشت، قەزوێن و قۆم ئیعدام یاخود لە سێدار دراون. هەروەها دوو بەندکراوی دیکە بەناوەکانی میرزا جان عەلیزادە و ئەمیر نوسرەت پیربار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی عێراق و بەم لە سێدارە دراون. دوایین هەواڵ کوژرانی فەرماندەیەکی باڵای حیزبوڵای لوبنان لە بەیروت. ڕۆژی یەکشەممە دوی سەرماوەزی 1404 هەتاوی فەرماندەیەکی باڵای حیزبوڵای لوبنان لە هێرشێکی هەوای ئەرتەشی ئیسرائیلدا لە شاری بەیروت کوژرا. ڕۆژی ڕابردوو ناوەندی ڕاگەیاندنی ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاند کە لە هێرشێکی هێزە ئەسمانیەکانی ئەرتەشی ئیسرائیل فەرماندەیەکی باڵای حیزبوڵای لوبنان و کەسی دووهەمی ئەو ڕێکخراوە بەناسناوی هەیثەم عەلی تەباتەبایی کوژراوە. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا دەوڵەتی ئەمریکا بۆ بڵاوکردنەوەی شوێنی مانەوەی ئەو فەرماندەیە 5 ملیۆن دۆلار خەڵاتی دیاری کردبوو. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد.